ماوەی چەند ساڵێکە لە هەڵەبجە لەلایەن نوێنەی ڕێگەڕۆکی چەند کۆمپانیایەکەوە فلتەر بۆ تەنکیاوی خواردنەوە دادەنرێت. ئەوانە بەوە ناتوانن پارە پیا بکەن. بەڕێوەبەری خۆپاراسی تەندروستی هەڵەبجە دەڵێت بەشێک لەو کۆمپانیانە فرت و فێڵ لە خەڵک دەکەن و ئامێرەکانیان ستاندارد نییە، بۆیە سکاڵا لە دژیان تۆمار دەکەن و چیتر ڕێگە نادەن کار بکەن. هەبعان ئێمە لە بەڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە و بە هاوکاری بەڕێبەراتی ئاوی شارەکە ئێمە ڕۆژانە تیممان هەیە و چاودێریی وردی سەرچاوەکانی ئاو ئەەکەین و چاودێریی وردی ئاوی ماڵان ئەەکەین. ئەتوانم دڵنیایی بدەم بەوەی کە هیچ کێشەیەکی تەندروستی لە ئاوی پارێزگای هەڵەبجەیان نییە و ئەتوانم بڵێم خاوێنترین ئاوە لە عێراقدا. ئەتوانمە و شایەتێ بدەم بۆ لە بەرەوەی ئێمە ڕۆژانە هیمەکانمان چاودێریی وردی ئاوی ماڵانەکەن و هۆشایش دەم بە هاوڵاتیان هەر کۆمپانیایەکی فرۆشتنی فلتەری پاکردنەوەی ئاوی ماڵان پەیوەندیان پێوە کردن بەدەمیانەوە نەچن، چونکە ئەوە فێڵێکە ئەتوانم بڵێم فێڵێکە لە هاوڵاتیەکە، چونکە بۆ لەبەرەوەی هەر کۆمپانیایەک پێشنیاری ئەوەی بۆ کردی بە ئاوی ماڵەکەت پشکنین بۆ بکەم نایاساییە و قەدەغەیە و ئێمە سکاڵای یاسایان لەسەر تۆمارەکەین. خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە دەڵێت هەڵەبجە پاکترین ناوی خواردنەوەی هەیە و بەردەوام پشکنین بۆ ئاوی خواردنەوەی ماڵان و شوێنە گشتەکان دەکەن. هاوڵاتیان لای خۆیانەوە دەڵێن ئامادە نین فلتەر دابنێن، چونکە فشارێکی دیکەیە لەسەر ژیانیان و قەیرانێکی دیکەیە بەرۆکی هاوڵاتی گرتووە. سەردانی ماڵەکەم بە تایبەتیوانی بە ساڵاچون شتیوان ئیجباریەکەن لە سەریان و ئەمانە ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی تری بۆ هاوڵاتیان دروست کردو. ئێمە خۆمان لە ئەنواع جۆر قەیرانن، ئەمە قەیرانەکانمان لەسەر کەمکەنەوەیان قەیرانمان لەسەر زیاتەکەن بەداخەوە ئەمە شتێکی زۆر ئەتوان بڵم شتێکی زۆر نامەنتیقیە کە بەسەر هاوڵاتیان ئەسەپێنن لە کاتێکە ئاوەکە هیچ گرفتێکی تەندروستی نییە، هیچ گرفتێن ئەمە بۆ شاری تر لامە گرفتی هەبێ بۆ شارەکانی تر ئەتوان ئەمە ئیجبارکەن بەسەر، بەڵام بۆ هەڵەبجە هیچ گرفتێکی نیە. ئەمە جگە لە دەستکەوتنێکی پارە لە خەڵکێکی فەقیر و هەژار من هیچی تر بەدی ناکەم. پێمە وەکو هاوڵاتی هەڵەبجە لەخوا بە زیاد بێ ئاوی هەڵەبجە زۆر پاکە، وەکو لیژنەی تەندروستی دایم ئەگەڕێن و ئەڵێن ئەم ئاوە پاکە. وەکو هاوڵاتی ئێمە پێویستیمان و فلتەری ئاو نییە داینین، چونکە لەم وەزعەیە قەیرانە خەڵک نیەتی کە هەڵسێ بەدانانی ئەو فیلتەرە و وەکو چۆن سەعاتەکان دانران، بەڵام ئێستا خەڵکی ئەوە توانای ئەوەی نییە ئەو فیلتەرەدانێن، چونکە پێویست ناکە ئاوی هەڵەبجە پاکە. ئاوی هەڵەبجە پاکە چونکە سەر بە ئەحمەداوایە، یعنی پێویست بە و هینە ناکە لەم قەیرانەیە و لەم ڕۆژی مانگی ڕەمەزانەیە خەڵک نیەتی توانای نییە تا ئەو فیلتەرە دانێت، چونکە بەڕاستی ئاوی هەڵەبجە پێویستی بە فیلتەر نییە. و پەیام چەند جارێک هەوڵیدا پەیوەندی بکات بە ژمارەیەک لە کۆمپانیانەی نوێنەریان لە پارێزگاکە هەیە و فلتەری ئاو بۆ ماڵان دادەنێن، بەڵام ئامادە نەبوون قسە بکەن و ڕانگەاند هەموو کۆمپانیەکان وەگەگنین و بەشێکیان زانستیانە کارەکانیان دەکەن. بە پێی زانیاریەکانی پەیام بۆ دانانی هەلفرتەرێکی ئاوی خواردنەوە 200 بۆ 400 دلار لە وڵاتی وەردەگیرێت. تەندروستی هەڵەبجەش دەڵێت لەبەر ئەوەی فێڵ لە خەڵک دەکرێت و ئاوی خواردنەوەش پاکە ڕێگری دەکەن لەو کۆمپانیانە کە فلتەر دادەنێن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە بڵێم لە تەواوی هەرێمی کوردستان و عێراقا پاکترین